فەرزۆنەی خۆرشێت دوژمنی کچی کووردا بۆچی وای پێ دەڵێن لەبەر جوانیەکەیەتی کچانی کورد ڕقیان لێیەتی ئایا خۆی ئاوا لە وڵاتەکەی خۆی بەناوبانگە کە لە کوردستان بە چەند هەفتەیەک ناوبانگێکی زۆری بەدەستێنا بۆچی هەوڵیدا هاوسەرەکەی ڕزگار بکات لە دادگا خەڵکی کوێیە ناوی ڕاستەقینەی چییە دایکیشی کاتی خۆی هونەرمەند بوو ئەم خاتونەش بەناوبانگ دەکا کورد وەکو هونەرمەندەکانی تری بیانی ئەوانیش سوپەر ساکۆ ئینسا بوون تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانی وڵاتان بە بابەتێکی زۆر جیاواز پێشەوەی سەری ڤیدیۆکەمان بکەیت لایک و کۆمنت و شێرت بین نەچێ وەروەها سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زانگۆڵەکەش دابگرە بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمین کەسبی کە بابەتەکانمان ببینی وەروە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوی ناوت بچێتە نێو تیر و پشکە و ببێ بە خاوەن خەڵات. فەرزۆنەی خورشید یەکێکە لە بلیمەترین گۆرانی بێژانی پاپی تاجاکستان کچی گۆرانی بێژی بەناوبانگ سورەیۆ کۆسیمۆڤایە خوشکی ئەستێرەی سوپەر شەبنەمە. فەرزۆنەی خورشید لە 11 تەمووزی ساڵی 1989 لەدایک بووە لە ئێستادا 32 ساڵە لە شارۆچکەی کۆلیان تاجاکستان لەدایک بووە وەروها لە خێزانێکی هونەرمەند و گۆرانی بێژ و هونەردۆست لەدایک بووە دایکی گۆرانی بێژێکی بەناوبانگی تاجیکیە وەروەها باوکیشی فەرمانبەری پۆلیسی بوو لە تاجاکستان لە ساڵی 1964 لەدایک بوو لە ساڵی 2013 باوکی کۆچی دوایی کردووە وەروەها فەرزۆنەی نەک تەنها خۆی خوشکێکی تریش و بەناوبانگە زۆر بە ناوی شەبنەم وەروەها دایکیشی گۆرانی بێژێکی بەناوبانگی تاجیکیە وەروەها فەرزۆنەی خاوسەرەکەشی بە ناوی فەرەیدون خورشید کە ئەویش لە تاجاکستان هونەرمەندێکی بەناوبانگە وە خاوەنی منداڵێکن. فەرزۆنەی خورشید لە ساڵی 2008 بەشداری دەکاتن لە پرۆگرامێکی خۆشترین دەنگ کە لەو پرۆگرامە ناوبانگێکی باش بەدەستدەهێنێتن و وە دوای ئەوە بەردەوام دەبێتن. وەروەها فەرزۆنەی لە ساڵی 2014 خەڵاتی مۆسیقای ئەپڵی بەدەستێنا و وەکو گۆرانی بێژێکی بەناوبانگ دەستنیشان کرا وەروەها فەرزۆنەی مێردەکەی کێشەی دەبێتن لە حکوومەتی ئەو وڵاتە بەڵام فەرزۆنە دەیەوێت یارمەتی بداتن و هاوسەرەکەی لە دادگا بفڕێنێ و وە هیچ شتێکی بەسەردە سەپێتن بەڵام دادگا بەوە دەزانێتن و لە فەرزۆنەی تووڕە دەبێتن و هاوسەرەکەی بە 2 ساڵ زیندانی دەکاتن. بۆیە ئێستا فەرزۆنەی لە وڵاتی تاجاکستان ناوبانگێکی ئەگجار زۆری هەیە وەروەها توانوێتی ئەو ناوبانگە بەدەست بێنێتن و لە وڵاتی خۆی بەڵکو بە جوانیەکەی لە خەڵکی کوردستانیش ناسراوەوە خەڵکێکی زۆر ئێستا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەتی لە تیکتۆک هیچ کەناڵێک نەمایە کە ڤیدیۆ ئەو خاتونە دانەنن و لەسەریشی دەنووسن دوژمنی کچان ئایا تۆی کچ ئەمە بە دوژمنی خۆت دەزانی یان تەنها قسە و قسەلۆکێکە بۆ لایک و کۆمنت ئەمە کۆ دەکەنەوە وا دیارە لە زۆربەی پێیجەکان لە کۆمنتەکان نووسراوە زۆربەی کچەکان دەڵێن وایە کەسێکی جوانە بەڵام دوژمنی ئێمە نیە بە هیچ شێوازێک بە دوژمنی خۆمان نازانین هەر وەکو هونەرمەندانی تر بەناوبانگە وەروەها فەرزۆنەی وەکو گۆرانی بێژ ئینسا و سوپەر ساکۆ ئەو ناوبانگە زۆرە بەدەست بێنێتن وە فانێکی ئەگجار زۆری کورد بۆ خۆی کۆ بکاتەوە بەڵام فەرزۆنەی خۆی لە تۆری ئینستاگرام بەناوبانگەوەرەوەها لە کەناڵی یوتیوبەکەشی گۆرانیەکانی بە ملیۆنەها خەڵک سەیری دەکەن و وەرەوە ناوبانگێکی ئەگجار باشی هەیە بۆیە فەرزۆنەی خەڵکێکی زۆر وایان دەزانی کە هونەرمەندێکی ئێرانیە بەڵام دواتر خەڵک گوتیان نەخێر ئازا بانجالیە بەڵام ئێمە وەکو ستافی کلیل میدیا لێ کوڵینەوەیەکی باشمان لەسەر ئەو خاتونە کردووە چەندین زانیاری ترمان کۆ کردەوە وەروەها فەرزۆنەی بەوە ناسراوە کەسێکی زۆر ئارام بەڵام هۆڵ نەدرا وەروەها چەندین ئاهەنگی کردووە بە تایبەتی گۆرانی بێژ هۆین ئەسفەهانی ئێرانی کە لەگەڵ یەکتری کۆنسێرتێکیان ساز کردو لە تاجاکستان وەروەها ئێستا ئەو هونەرمەندە بە چەندین گۆرانی بەناوبانگە و بەڵکو بگرە کوردان چەندین گۆرانی ئەو خاتونەیان کردوتەوە و کوردی وە بە ژێرنووس بڵاویان کردوتەوە
وە خەڵکێکی زۆر لە سۆشیال میدیا باز لەوە دەکەن کە سەرەتا ئەو خاتونەیان بینیوە وایان زانیوە هونەرمەندی کورد هێلی لەڤە، بەڵام دواتر گویان لە گۆرانەکەی گرتووە زانیویانە کە هێلی لەڤ نیە و گۆرانێکی ترە. بەڵێ وێنەی ئەو خاتونەمان هی پێشووتر سەیری کرد، بەڵام زۆر دەستکاری ڕوخساری کردووەوەرەوە فیلەر و بۆتۆکسی زۆر بۆ خۆی ئەنجام دامەوە و ئێستاش مێکەپی زۆر جواندا و وا لە خاتونەکان دەکاتن زۆر بە شێوازێکی جوانتر و سرت ڕاکێشتر لە لای خەڵک دەربکەون. وەروە فەرزوونەش یەکێکە لەو خاتونانەی کە بواری نەشتەرگەری بۆ ڕوخساری زۆر ئەنجام داوە، بەڵام لە هەمان کاتدا لە شولارێک کێڵێکی هەیە چاوی کوردی خستۆتە سەرخۆی وە خەڵکێکی زۆر ئێستا سێری دەکاتن و گوێ لە گۆرانەکانی ڕادەگرێتن. وەروها ئەو خاتونە توانیویەتی لە ئێستادا ناوبانگێکی زۆر باش بەدەست بێنێتن، بەڵام نەک لە وڵاتەکەی خۆی بەڵکو لە کوردستان بە هۆکاری جوانەکەی خەڵکێکی زۆر سەیری دەکاتن. وەروها تاوەکو ئێستا هونەرمەندانی کورد گلەییان هەیە لە خەڵکانێک کە دەڵێن گوێ لە گۆرانی کوردی ڕناگر و خەڵکی بێگانە لەسەرمان گەورە دەکەن، بە تایبەتی دوو کەسی دیاری ئەلبانی سوپەر ساکۆ و وەروها ئینسا تاوەکو ئێستا خەڵک دەڵێن ئەو گۆرانی بێژە بیانیانیان زیاتر بەلاوە گرینگە و چەندین کۆنسێرت و شتی پرفێکتیان بۆ کردوون و وەروها بڕەپارەیەکی زۆریان داوەتە ئەو هونەرمەندە بیانیانە. بۆیە پێویستە کوردان زیاتر گوێ لە گۆرانی کوردی بگرنەوە، ئەوەندە سەپۆرتی هونەرمەندانی بیانی نەکرێتن و سەپۆرتی گۆرانی بێژە کوردەکانی خۆمان بکرێتن وە کۆنسێرتیان بۆ ساز بکرێتن تاوەکو ئەوانیش بتوانن بە تەواوی جیهان بناسێنەوە خەڵکێکی زۆر ئەوان بناسێتن. بەڵام ئەم خاتونە لە ئێستادا تۆڕە کۆمەڵایەتەکانی بە شێوازێکی وا هەژاندووە، بە سەدان بینەری هێوە بە سەدان کۆمنتی بۆ دەنووسرێت لە هەمووشیان دیاتر کە ئەوەیە دەنووسێت لە سەروێنەوە ڤیددیۆکانی دوژمنی کچانی کورد فەرزوون خورشید. ئایا تۆ پێت وایە فەرسوونە خورشید ئەوەندە جوانە ببێتە دوژمنی کچی کورد، یاخود ئەویش بەناوبانگ دەبێت و سوودمەند دەبێتن بە فانەکانی کوردی و ئەویش دێتە کوردستان کۆنسێرت دەکا؟ پێت خۆشە بێتە کوردستان و کۆنسێرت بکە، تۆ دەچێت کۆنسێرتەکەی؟ زۆر سوپاس بۆ سەیرکردنی تەواوی ڤیددیۆکەمان. وە پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ بابەتێک یاخود لەسەر چ کەسایەتێکی تری بەناوبانگی کوردستان یاخود جیهانی ڤیددیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن، وەروها لایک کۆمنت و شێرتان لەبیر نەچێتن وەکو پگیرێک بۆ کەناڵی کلیل میدیا، وەروها سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەش دابگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویستەکەمی کەسبی کە بابەتەکانمان ببینی، وەروها سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوی ناوت بچێتە نێو تیر و پشکۆ ببی بە خاوەن خەڵات. هەموو کات لەگەڵتانین لە کلیل میدیا.